دیاران و فرۆشکارانی مێ و بەشێک لە بەقاڵەکان ڕژاونەتە سەر شەقام و ڕێگای مووسڵ هەولێریان بە تەواوەتی گرتو کە داوایەوە دەکەم بەڕاستی پێویستە ئێستا بەرهەمە خۆماڵیەکان ساغ بێتەوە. مامەجان دەنگ و باسی چۆنە؟ دەنگ و باس وەڵا دەنگ و باس دەمان بینی. ئێمە کورد بێ ساحێبین ساحێبمان دزیە ئێستا دزی ناکەبیتن ئەو کامرە لێ دەدزی. ئیچێ ئەو تەماتە لە دەرێنێتن ئیچیە ئەو ڕەشوروتە دەینی یان ئەوان دەینێت. سێ معمەل تەماتەمانەیە هەرچیش بەکار بین ئەگەر چیلۆ بە 200 ناری لە فەلاعی وەگرن بەڕاستی ئەو خەرکە ئەو هەنایەتە سەزادەی. هكا والله فلاح قناعة والله أمزقنا فلاح ليش تبى خداي. بەنای خۆی بەخشندەوە میێرەبان سڵاوتان لێبێ عەزیزان و خۆشەویستان. ئێستا لە نێو خۆپیشاندەرانی ئەلوەی شاری هەولێرین کە بەشێک لە جودیاران و فرۆشکارانی مێ و بەشێک لە بەقاڵەکان ڕژاونەتە سەر شەقام و ڕێگای مووسڵ هەولێریان بە تەواوەتی گرتو کە داوایەوە دەکەم بەڕاستی پێویستە ئێستا بەرهەمە خۆماڵیەکان ساغ بێتەوە چونکە ئەوان زیاتر لە 2 مانگە بەرهەمە خۆماڵەکانیان لێ دەکەنەوە لە بیستان و شیناییەکانە بەڵام بە زەرەر دەیفرۆشنەوە هیچ کام لەو بەرهەمە خۆماڵیانیان ساغ نابێتەوە. بۆ ئەمڕۆ لەسەر شەقامەکەون و دەیانەوێ پەیامی خۆیان ئەمجارە بە شەقامەوە بگەێنن بەلایەنی پەیوەندیدار و ئێمەش ڕاو سەرنجی ئەوان دەکەینەوە ئەمجاری بەرنامەکەمان لەگەڵمانە. داواکاریەوە چیە چیتان بۆ؟ بەڕاستی زۆر بەداخۆ لە بە حکوومەتی یان پێویستە یارمەتی فەلاحەکان بدە بەڕاستی فەلاحەکان مەغدورن یعنی کو دەبێت تەماتەی بەدە سنووق تەماتە بە 500 دەکڕی بە پڕی بە 1000 ناردات خوا قبول ناکە معاش نییە کە تەماتەکەی نەفرۆشێتی ڕوو لە چێ دەرێ بکە کاکە حکوومەتمان کوردەمە پشتمان بەی بەستا گوتماتی چێ بچین ڕوو لە چێ بکەی بەس بۆم برێ. باشە هەرەو تەماتە لە زستان بە چەندە؟ ئەو تەماتە بستان جارێ دەستە 2000 جارێ 1000 نارد کاکە ڕوبعەکیش ناکە سنووقی 1000 نار بە بەتاری بە 500 دەکرد ڕەحمەتی خوا کاکە ناشفرۆشێ. با بسم الله کاکە سندوقی تەماتەی بە بەتاڵی بە چەندی دەکڕێت؟ سنووق سەلا بە 750 بەس سەلەکردنەکەی بە چەندە؟ 1000 نار 1000 نار 1000 نار نەورۆزە لێرە نەگو مرگەکرێت چیلۆ بە 2000 نار تەماتە ئیچێ ئەو تەماتە لە دەرێنێتن ئیچیە ئەو ڕەشوروتە دەینی یان ئەوان دەینێت. ئیچیە ئیچیە ئێستا حالیان بەرهەمی دەرەچی ڕاگیراوە هێشتا هاوردە دەکرێت ڕاجیرە بەس بازارکردنیە عەرەب دێ لە بازگەکان ڕێ لێ دەگرێن لە بازگەکان لێ ناگەڕێت بستە دەرێ. تەماتانتان بۆ لەسەر ئەو جادە ڕژ کاکە نافرۆشێ چلێکەی نافرۆشێ چی تەماتەتان لەسەر جادە؟ کاکە تەماتەوە 2 ڕۆژە من لێرەمە نافرۆشی سە لە 1000 دینارش ناڕۆتن. معمەل سێ معمەل سەلە هەیە سەلە بە 750 لوک خوا قبول دەکەن سەلە تەماتە بە 1000 ناری سەلی بەتەڵ بە 750. سێ سەعاتە لێرەنا کەس هاتیە بەدەمیەوە؟ کەس ناکە سێ معمەل ئەوە یەک ملاحظە سێ معمەل ئەوە تەماتەمان هەیە بۆچی یەکیان کار ناکات لەبەر ئەوەی ئەگەر بێت و کار بکە تەماتەی دەرەوە نایە گومرگێ لە حکومەتی نابی فەقیرەکە خێر دەکە نابیتن نابی فەقیر خێر بکە قەت لەو هەرێمەی
تماتي دري ديت يخومان برهم ناين السيم عمل مال هيا چونکە خێرەکە لەو فەقیری دەبی گومرجی وەرناگرن لە ئیبراهیم خەلیل ولا پەروێز خان ولا لەم تەنها فەلاس دەرمەندە لەم هەرێمە شەڕ داعشی دەکرد شەڕ داعشی دەکرد خۆ بەخش بوو ئێستا کەس نایە بەهانامان ویا کەس نات سەقما لەگەڵ بکات پێم بڵێ ینی ئەو تەماتەی کە ئێستا بە 1000 دینارە لە وەرزستان بە چەندە؟ لە وەرزستان چیلۆ بە 2000 نەورۆزی بە 2000 کردە چیلۆی سێ معمەل تەماتەمانەیە هەرچێکی بەکاربین ئەگەر چیلۆ بە 200 دیناری لە فەلاعی وەگرن بەڕاستی ئەو خەرکە ئەو هەنایەتە سەجادەی بەس ئێستا کە ینی چەند کیلۆ تەماتی تێدا؟ سندوقێک 20 کیلۆ تەماتی دەدات تو سندوقەکە بەداخلێنێ بە 750 تەماتەکە بە ڕوبعش ڕادەوسی عەمووی 20 کیلۆ یعنی ئەگەر چیلۆ ئەو معمەلانەی بە هیچ بێخن چیلۆ بە 200 دیناری لە فەلاعی وەگرن بەڕاستی فەلاع نایەتە سەجادەی فەلاع چی لە زادەیە با بە 200 دیناری ئەو معمەلانە لێ وەگری فەلاع ئەو هەناکە وەرە 6 سەلە تەماتە وەرە بە 50000 تام دەمێ نییە کاکە ناکە برایەکەم بۆچی پارەی نەکات نەوالە دێنە سەجادێ بزانێت چ دەبیت نەوجە یا ڕێب دەما کوژران لەگە کوژرانینە ناکە برایەکەم زەرەرە ئەم زەرەرە گرتووە سیارەکەت کە تەماتە ساغ نابێتەوە ساغ نابێت وە ڕۆژێک ڕامگوتەوە ڕێستاکە بچم بۆرە بە 50000 6 سەلە دەمێ برایەکەم وەڵڵای چی دەیوێتن دەیدەمێ داڵە چی لێتوانێ باوی دەمێ هاریوەڵە برا ئەمن برادری خۆم جێدە دۆن تەماتەی کردیا بە قورئان یەک قەلی لێ نەکردەوە دەرێتە مۆرە لە خۆت بەلاش بە وەرە مەری تێکە دەدۆنم 50 میلیۆنی لێدا ئەخت خۆ معقولە یعنی نەفرۆشی سندوقی بازاری سندوق بە بەتاری 750 کاکە عرب دێن بار دەکەن مشکلە نییە باشلو لە سەیتەری کە بچی هەش شعبی دەیادەبە پێلەکان 500 زاری وەرەگە لێ ناگرە عرب ئاو دیوی ئەو بۆچی بەقال لێرە تەماتەکەی ڕۆکە بۆ ساغ ناکات پارەی ناکە پارەی ناکە وەڵڵە برام چەندی دەکریانی تەماتە تەماتە سندۆکە 500 ناگونانیە 500 نیە پارەیە فەلا قوڕەتە ئێرە زەرەرە حکومەت با سنووراندا کە بکاتەوە سنوورانە با تەماتە لە دەرێنێتن فەلاعی پارەی دەکاتن بەس هەم سنوورەکە لە هەموو جێک تەماتە دێتە کوردستان ئیشەکە نمایە هیچ بەڕاستی پێم بڵێ جوتیار چەند هیلاگە بێ بۆ بەرهەمەیە و ئێستا کە لەسەر جادەی ڕۆشتووە پێشەش بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم من وەکو پیشە جوتیار نیمە بەڵام کاسبکارم لە علوێ هەولێر ئەو وەزعەکەی بە خۆتان دەبین جوتیارەکان ئەم ساڵەکە لەوانەیە زەرێشی زۆریان بەرکەوت بێ سندوقی تەماتی لەوانەیە 15 چیلۆی تێدابی چیلۆی لە 50 دیناری بۆ 100 دیناری قیمەتەکەی هەڵەیە بەڵام هۆکار چییە ینی بە دیاریکراوی هۆکار بەرەمی خۆماڵی ئەوە دابەزیەوە کاکە شتێکە گەلێ زۆرە شتەکە بێعەت زۆرە ئێستا کە دێن لە ڕێگانێ دەواازەکان نیە عەربی خوار و بێن جنوب بێن بەڵام ئەوەندەی من بزانم ئێستا کە لە ئەوەی ڕێگا هەیە ئەوەندەی من بزانم هەیە بەڵام کەم دێن زۆر لە بە ئەو نەخۆشیە و ئەم نەخۆشە بتەوە کارێکی سەرەکی عەرەبەکانی خوار و کەم دێن ساڵانە دەچۆ لایەوان بەرهەمەکانی خۆمان بۆن منە پارەکە تەماتە ئێستا تەماتە لە 300 بۆ 500 دینار بوو پارەکە ئەم ساڵەکە بەعام نەک بەس تەماتە پەتاتە ڕەزیلە پیواز ڕەزیلە هەموو شتێکان قیمەت ناکە هەموو شتێک هەر سعرێکی زۆر کەم دەکات ئەمە هێزەمیەکان داوای چیەکەن؟ وەڵام داوای بە دەگەن بەلاوەی پێ بکەن و پیشانان هیچ کەسێک لە بەرپرس سولانی بەرپرس هاتە ناو نەخێر لەکەیەوە لێرە نایە وەڵەوە 2 سعات دەبیت باشە بۆچی لێرە گربوونەتەوە ینی داواکاریەوەشە داواکاری ئەمە ئەو ڕێگەمان بۆ بکەنەوە بێنە دەم ئەو خەڵکە فەقیر و هەژارەوە کێشە ئێمە بەسەوەی ڕێی بەخامان بۆ بکەنەوە عەرب داخل بێ کێشەمان نامێنێت بۆ بەرهەمە خۆماڵەکان زیاتر بەرهەمە خۆماڵەکان تۆ سندوقی تەماتە دوێن ئێمە لە کۆلانان بە 1000مان داوە 15 کیلۆ تەماتە کاکە وایە ئەی فەلاح سندوقێک ڕێ بە 750 سندوقێک تەماتە داوە 500 چی بۆ مێنێتەوە باشە من دەمەوێت زۆر سپاست دەکەم من دەمەوێت ئەم مامەیە وەرگرم مامە جان دەنگ و باسی چۆنە دەنگ و باس وەڵا دەنگ و باس دەمان بینی حتى سبعين 24 سعيدي محافظ إيشك مالونك دچنا بيش محافظي أو خرابتر دكه خرابتر دكه أجا كيف خويبي داواکاری تان چییە داواکاری من حلق من بختوي سنوران بكتوا أو قرآن بدرو چيا
بەس ڕێمە لۆ بکەتەوە مامەجیان بۆچی بەرهەمی خۆماڵی و ساڵ ساق نابێتەوە ینی تەناوەیە بۆچی ئەنی تەماتە بۆتە 500 چلا بڕۆ وناكل صار همولا حدود الرواسطة لسه تراكم نال العربية بكري قمرجي للثانية زرري كردي لما وصل شان فلا 6 سنة تماتم فروشتيها حفتة هزار قلتوا حفتة 1000 قصة لي 3000 قصة لي ادي عمل ادي وصار ادي من 10000 جدو قمرك والله شي كان بودا مينا تولو برهم هيت بس زحمة بس زحمة وزرر هيجي كان براميتا كش مرة نابرسي نيك نهات يبري هري انقصتون دي محافظ لشيبونه لا فلاعب برسي معقولة صندوق طماطم مفولي ب1000 ديناري ببطاري ب750 ديناري صندوق يك رعب تبويني من الرعب صندوق بطل 750 دينار صندوق يبري ب1000 دينار وزيري كشتكال بيتك وانا قام لشويه باب جلو اولاد الراب قلن كاكا نابي ناخروا لسبين 6 ساعات اللي نكسك ناتيا بونا كاكا بابين بعد داخل بيت اللوري داخل بيت تماتا بروا جنوب برق عركابي بازار بتو اخروا نابي كاشمن حكومة من داوي هيزت هناكم عقب النود به هيز ولاتك انت يمنوتينيا عقب داهات به هيز دولتك داهاتي وكو يمنيا زريبا هيز عيبني وخد ورقري نفت هموی فریا کس نازانی بۆ چۆچووە ڕزق ئێمەش توخوا گوناح نییە 20 کیلۆ تەماتە من سەلەکەی لە ساعت 8 بەیانیەوە بۆ مەلای مەغریب معمەل خۆشمان لێت و ڕاکە سندوقشمان ناداتێ یەک سندوقێک بە 750 دینار بە پڕیش پڕ تەماتەشێکین دێنین ئەلێرە 1000 دینارشەکە دێهێنین ئێرە بە 1000 دینارشەکە حکوومەت بە بیانووی کۆڕۆنا ڕێگری لە توجارەکان کردووە دەڵێن لێ ناگەڕێ داخل بن بێنە ناو هەولێرەوە ئەی بۆ کۆڕۆنا بۆ نەوت ناگرێت بۆ ڕێ سایق نەوت ناگرێت بۆ ڕێ سایق نەوت ناگرێت بۆ ڕێ سایق تەنکەر ناگرێت بۆ ڕێ برات تاجرەکان نەگرێت بۆی بەرهەمەکە ماساق نەبێتەوە زمینەکان ئێستا لێرن داوای هێزا ئەمنیەکان تەنها دەرێ گێڕاوین مامنوە ئێمە مەدەنێ کاکە ئێمە گێڕاوین بەس لۆ خێرە 3 ساعتە کەسێک ناوێتێ دەرێ ئێمە کورد بێ ساحیبی ساحیبمان دزیە ئێستا دزینێک هەبیتن ئەو کامرە لێ دەدزین ئەگەر لە خوبی ئەمە کورد بۆ دزین ئازڕ بەڵێ زان و خۆشەویستان من هەر لە نێو خەڵک و لە نێو جوتیاران بەردەوام دەبوو دەسمە لای ئەم مامەیە مامەجان پێم بڵێ چەند خەریکی بە بەرهەمە خۆماڵی وڵایی ئەوە قەدەرە بی پیوەزەوەی مانگۆ نووە پۆش ئەنگل مانگۆ دوێژی ئەس خەریکی ینی شمتی بیم تەمۆتای بیم ئجاوە نوکەشی بەرێ خۆ بدەدێ چەم سەلک ژینینە سەلک مەوە کڕی 650 و 700 بەرێ خۆ بدەتینمە وێرەش بیشتە من 1000 ربع قط سلك 1000 ربع قط زيادة الرجع بابلي بدي توه حكومتي بري خوب دي خوب بيجي بي معمل معجمية كدانيت حكومتي بيجي بلا بيج معمل سالكا دانيت أو هم بلاستيكي ما غوري واتشيد هم عراد بان تركيد بان باش بون معمل كنا دانيت سالكا بدت بلا بدت ما بربع كي فقازان جديكات
ئەو پلاسیکان بەلاشە باو گۆڕە با منداڕان بنین خردەکەتەوە هكا والله فلاح قناعة والله أمزق ما فلاح عليه سوتي بخداي شنو خدمات بيصد نار ياكل والله قناعة والله جريمة چەندی لەو سندوق تەماتەی داوە ینی چەند کیلۆی کێدایە چەندی مەصرف لێ کردیە كنا حتى تشتنا وياك شنو قال بعض شلو هي سي شلو كاكا والله بنام قناعة يعني كول باري خوي حدرنا باري عملك يدرنا باري سيارك يدرنا كاكا هم قناعة بەدەم خۆپیشاندان والله بنام كاس ناتيا نا والله بنام كاس ناتيا نما خدها بنام ویستە بڵێ چی ویستم پرسیارەکەت جواب دەمەوە کە گوتت ئەو سەلە چەندی مەسروفە 1 کیلۆ تەماتە 150 دیناری مەسروفە هەتا پێ دەکا فەلاح لێ کاتەوە ئێستا کیلۆی تەماتەی بە 70 دیناریە یعنی 80 دینار کیلۆ 80 دینار فەلاح زەرەریتی بێزگە لە سەلە کڕینەکەی سەلەی بەتال بە 750 دینارە سەلە بە پڕی 20 کیلۆ تێدا بە 1000 دینارە یعنی 20 کیلۆ تەماتە چەند ڕادەوەستی 250 دینار کیلو 80 دینار کیلو 80 دینار فەلاح بکرێ هەموو ساڵێ وەزیری کشتتوکاڵ دەڵێ بەرهەمی خۆماڵی زیاد دەکەین کە بەرهەمی خۆماڵی بۆ ڕژاندنی سەر جادەکان بی بۆ چییە بەرهەمی خۆماڵی زیاد دەکرێت بەڵام دەبی بازاری بوو بکرێتەوە بە بازار بکرێت کە بە بازار نەکرێتن لوچێ زیاد دەکرێت پیلانیان نییە نە وەزارەتی کشتتوکاڵمان هەیە نە حکومەتمان هەیە کە پیلانی هەبێتن کە بێ پیلانە کە بێ پیلانە کەواتە وجودی نییە شتێک پیلانی نەبوو حکومەتێک پیلانی نەبوو وجودی نییە جوتیار و فەلاح بەرهەمەکانی ڕشت و سەر جادە و لە بێستانەکان هەڵیان برێ بەگشتی کە ئەتو دەینە بازاری ئێستا من بینم 30,000 کرێ سیارەیە 30,000 سەلەیە 30,000 عملەیە بڕینەوە 10,000 ئی علوەیە ئەوە 100,000 باری 100,000 لەم ڕادەوەستیت دەنیم لێرە بە 70,000 دەیفرۆشم کەواتە 30,000 زەرەرە یعنی هیچ فەلاحێک ناتوانێتن بەرهەمەکەی بینیت لە علوە بیفرۆشێتن لەبە پڕێدێت وەزعی فەلاحی چۆنەما والله هەر سفرە یعنی بەخۆ بە عایلەوە بە کامل ئەو جا دەمینەوە هیچیان بەدەستەوە نامینی بەس مادبوونەکەی پێ دەبڕێ و خۆکوشنەکە هەر ئەوەندەیە هیچی تکە نیە فەلاحەکە لە خۆی لە مارە بنووی باشترە لە برسا بمری باشترە نەکوە و حارێک فەلاحی دەکەی ئەرێ وڵای ئێستا سارم ئەوەی ڕاوەستا 1 درهەمەش پێ نادە بەرهەمێک تەماتە ئەرێەوە بڵێ بۆ تەماتە چەند هیلاک بووی چەندت مەصرف لە سبیانان مەلا بانگە دە نوێژە یەکەم دێمە ناوێ مەلای مەغریبی لەوێن درێ بانگەدا دەسمەوە دێمەوە 5,000 پێ دەبڕێ 10,000 پێ دەبڕێ 7,000 پێ دە سارەکە ئی خۆمەش ئەمەلەش دەگرم ئەمەلای ڕۆژێ بە 25,000 ئەرێوە لە سندۆقی دەکڕم بە 500 دیناری بە 600 دیناری سندۆقی دەرێتم سندۆق بە 750 نابی ئێکورە کاکەم بە 750 دینارم لوماتۆش چیت کرد بەقاڵ چی وڵای دێ باوشێ بکە یەک جزار بەکەی فڕۆدای دەفرۆشتن هیمەش بای 30 دینار 20 دیناریە یعنی مەمنونی بەقاڵەکەی بەس دێتان ئەرێ وەڵا زۆر مەمنونە ئەوتە ماچی ناکەین ئەرێ وڵە برای من ئێمە ئەوە قەیمەکەی ئەوە قەیمەی بارەکەیە بەتار چیەوە ئەوە چیەوەی وەستەی ئەوە ئیتەماتە بە 75 دینارە سبەینە گوتمە بەقال وەرە بەخوو زەمیری خۆت ئەمە ڕسقلۆ دەینم بە نوێ بفرۆشی گوت ئەم زەرم لەگرتووە سەلە 750 دینار کیلۆ تەماتە بە 75 دینارم دایە کیلۆی تەماتە سندوقی دەکات 700 دینار 80 سەلە سبەینم لێ کردەوە هینایتم تەنەکو نیوچە تەنەکو 340 کیلۆی گرتەوە 65,000 گرتەوە دەوجۆرە 30,000 عملەی بدە 30,000 لۆ کرێ سیارەی بیت 35,000 لۆ سەلای بیت ئەدیماندی بوونی مەچیە تەماشا بکەوەیە ئەدی زەرە زۆریش زەرە ئێستا ئەلبەعار دەکەم هەیە تەماتە 16 میلیۆنی مەصرف کردیە 1 درهم لە جیرفانمەوە قەرداری شێمیایمە قەرداری دەرمانمە قەرداری سەلەیمە قەرداری هەموو تشتێکیمە مامەجان وەزعی فەلاحی چۆنە وەڵە وەزن لەو پەڕی خراپیە لەوەی خراپتر نابێت
ئێستا ئەم پەتاتم فرۆشتێ بە 130 لەسە من بە 225 کیلو مەصرفی حسابم بە 225 کەم چاوکارتان دەکات مامەجان هیچ هاوکاری نەکرد لە چێمیا لە بەرهەم هیچ شتێکی ئێستا هەر ڕێ عەرەبام کاتەوە بەس ڕێ بکاتەوە نال یەک عەرەب بێت سەلاب 750 دینارە کیلۆ تەماتێ 5 دینارە کەس ناکرید خیارێن دانینە ئەردە دێبۆنگەلی بێ فرەدەین داواکاریم ئێمە ئەوەیە هاوکاری فەلاحی بکەن حکومەت ئێمە هیچ چ پێ ناچی بیت سنووەرە بکەنەوە عەرەب بێن تەماتە بارکەن ڕفق بارکەن داواکاری ئەمە ئەوەیە دوو معمەل تەماتەمان هەیە بۆ ناکەنەوە ها عمبارم لە گومرجێ بەس وەڵا گوناحە دەرێ ئەو ڕۆکە دێگۆ وەرە چیلۆی 50 دینار یعنی تەماتەشی جوان دەرێ 50 دینار لۆ ئێرانی و تورکیلەک نەمە پارەی دەکا لۆی خۆمان پارەی ناکە مخابن نییە وەڵا داواکاریمانەوەیە معاملەوە تەماتەکان بکاتەوە لە هەموو محافەزەکی گەنجان دادەمەزرێنی و تەماتەی وانش بە 250 کیلۆی لێ دەکڕێن حکومەتەکەمان دەستی لە خۆی بەردایە بەڕاستی هیچ نییە بکە وەڵا داواکاریمانەوەیە کار و پیشەشی دانێت لە بۆ گەنجانە و کەس 100 کەس لێرێ شادەدارە لۆ دای نامەزرێنی هەینی عەمباری ناکە کەم جارجارەوە تا ببرێت سەلەی بەتال لە معمەلی خۆمان چەند مەسوولێکەوە کە دانا سەلەی بە 750 دەفرۆش سەلەی بەتال بە 750 ئەمەش پڕ تەماتەی دەکەین پڕ تەماتەی دەکەین دەینێرە بەخۆی 1000 دیناری ناکە سەلەی پڕ تەماتە هەبە سەلەی ئەرزانکە سەلەی وەزیرێکمان هە لە بە سپری دوا دانیشتا ئاگای لە بەشەری خوانیە لە بە سپری محافظ ماوا دانیشتەوە لە سبێنیەوە لێرە بلو کەسێک نایە کەسێک کێشەمە هەموو سەرە ڕسقیە ئەم فەلاحین باشە ئەوی سەلەی ئەم دەکردین 700 دینارە 650 دینارە دێ پڕ تەماتەکەین کیلۆی دانە 100 دینارە 100 دینارە 9 دینارە 8 دینارە باشە نەک ئیلا تەماتە هەر ئەوی نەوع ڕسق بێت دوول پیازی بگرێت دوول پەتاتێ بگرێت دوول شیمتی بگرێت کودی ئەوی نەوع ڕسق بی فەلاح بێ دەچاندن گەوە ڕسقیمە پێ ڕاگەیشت ئەو سعرە دەولێدی ئەو معاملەی دانە لێرە گومرگی دوو معاملەی دانای سەلاب 650 دینارە 700 دینارە بەس بۆ فەلاح بەتالی سەلا ئەتوری سیدێ کرێ 600 دینارە ئەوێ سەلی 600 دینارە دێکڕێ دێ پڕ تەماتەکەی حەقی عەمەلی ئیزۆرە ئەردە ئەو مەسرفێت لێ کرێ هەموو شینەوەی ئێجا هەر فەلاح و گوێرە مەسرفی خۆ وجا هەیە 10 میلیۆن هەیە 15 میلیۆن هەیە 20 میلیۆن وای هەتا زیاترژی ئەوێ سلێ توێ کرێ 600 دینارە توێ پڕ تەماتەکەی توێنە گومرگە دوو شەو دوو ڕۆژە توێ ڕاست توێ سلێ 10,000 دینارە پڕ تەماتە گەوە ڕسقیمە پێ ڕاگەیشت وەزعی فەلاح دوولێ دێ گەوە ڕسقیمەش پێ ڕنەگەشت عین تەماتە دێت هۆ ئەوەش بنێ سونیەکەت کەویت تو دێ کرێ 2000 دینارە کیلۆ تەماتە دێ کرێ 2000 دینارە کو تەماتێمە پێ ڕاگەیشت سندوق دێتە 1000 دینارە چەندە وها چەندە تەماتین گو ساغ نابێتەوە وڵای چەندە تەماتێمە ساغنەوە یە تەماتە پێ ڕاگەیشت چه زۆرە تەماتە ساغنەوە بیتەوە ئەگەر چەند ساڵێکی بیت ئەگەر ڕسق پارێک کیلۆ تەماتێ گەشتە 500 600 تا 700 دینارە چوو یەکسەر دێ فەلاح ئەم خودانی گومرگی غەڕامەکەن هەتا ئەو ڕسقی فرۆتی کیلۆ 700 دینارە گومرگی دێ غەڕامەکەن فەلاح نەوێت بفرۆشیدن پێم بڵێ ئەو تەماتانەتان بۆ لێرە ڕشتووە ئەو تەماتێ ئەوە دوو ڕۆژە لێرە یەتوە لۆ ڕشتە کەس ناکەڕێ یەک سەلە 500 دینارە من دەکەڕ یەک سەلە دەبێژە ئەوە دروژە دەبێژە عەرەبە تبوو نای تەماتە بارکە بێژی کاکەس دێم سەیت ئەزبوعەکە دەری سەیت هەرێبم وێ ئەزبوعەیژی دێم دەبێژن تا کورونای 15 ڕۆژە دێمەکەنە فندەقە دێ 15 ڕۆژە فندەقی نوید عەرەب ناهێن بەقۆلیمەژێ دو سەڵا دەکەڕیت تەماتەمەش بۆتی 15 ڕۆژە 15 میلیۆن مصرف کرێ هێشتا من دووبارێت لێ چەندە لێرەنە کەس هاتە نانگو ئەوە دوو سەعاتە ئەم لێرە یەک شەخص ناوەتی دەبێت هەم گوتستان دەوێت یعنی بۆشتیەوە وەزیری کشتتوکۆڵە چێە هەر بۆ یەکەشکردن دادنی بۆ ساڵێکی دی وەزیری کشتتوکۆڵ ئاو ساڵە دی پیلانی دانی بۆ ساڵێکی دی یعنی ئاو ساڵە فت هەرێ وڵا ئەوجا خدا زانی کە ساڵێکی دیجی چ بسەرێ مەهێتن خدا بکەم ئاو ساڵێک بچێکە باش ئەوە ئاو ساڵە هیچ کرنتین بێژە گومرگە کرییا باشە گومرگە کرییا دەوڵەتێک وێکی ئێران سەرتاسەری جیهان بێژە ئاخی دەرێت برسە میلەتی پێ بەخوێ ناکرێت سوندی خۆت فەلاحی دادنێ کارتۆنی بۆ فەلاحی دادنێ تەماتەکەش دەنێرێتن دوو هەنجی سێ هەنجی ئێمە گرانتریش دەفرۆشین تەماتە ئیرانی بە 1600 دیناری بوزستانێ خێرە ئێمە 100 دینار نەکاتن بۆ یارمەتیماندان عەرەبەکەمان و تەعویل کرد وەزیری کشتتوکۆڵ دەرێ پاش برێتی فەلاحی دەکەن وانە بەرهەمی ناوخۆمان زیاد بی وەزیر ئەوە دەرێ دەری ئەمە پۆپشتی فەلاحی دەکەین کە ئالەساز وەزیر ئەوە بەرهەمی ناوخۆمان زۆر بی باشە بەرهەمی ناوخۆمان زۆر بی فەرمو جەنابی وەزیر ئەوە بەرهەمی ناوخۆمانە فەرمو جەنابی وەزیر ئەوە لە سبەینەوە لێرەشین کا جەنابەت لە چی نووسنی هەدرێ فەلاح
بەڵێ زیان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان ڕاوسەرنجی جوتیاران و خەمی جوتیاران بوو کەمڕۆ گربوونەتەوە و ڕژابوونە سەر شەقامەکان بۆی بەرهەمی خۆماڵیان ساغ بێتەوە. بەشێک لە جوتیارانە ماژە بۆ دەن پێویستە مەرزەکان و ڕێگەکانی نێوان پارێزگاکان بکرێتەوە بۆی کە بەرهەمی خۆماڵیان زیاتر ساغ بێتەوە. بەشێک لە تەماتە و بە تایبەت پێداویستەکانی ڕۆژانە بچێت بۆ جنوب و بۆی کە ئەوان زەرەر نەکەن. بەشێکیانیش بە تەواوەتی بەرهەمەکانی ئەم ساڵیان لێک نەکردبوو و لە ناو شیناوی بیستانەکانی خۆیان بە تەواوەتی بەرهەمەکانیان ڕزابوویەوە. بەشێکیانیش بەرهەمەکانیان لەسەر شەقام ڕەشت و ئیتر کۆتاییان بۆ بەرهەمی ساڵێکی خۆیان و خەرمانی ساڵێکیان هێنا. ئەڵخێم جاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن، بەڵام دەمەوێت لە کۆتاییەکەوە بڵێم بەداخەوە دوای 4 کاتژمێر گردبوونەوەی جوتیاران و چینی هەژاری هەرێمی کوردستان هیچ کەسێک لەلایەنی پەیوەندیدار نەهات بەدەمیانەوە و ئەوانیش بە ناچاریەوە وەکو ڕێزێک بۆ خاوەنی ئۆتۆمبیلەکان وەکو ڕێزێک بۆ شەقام وردە وردە خەریکی کردنەوەی شەقامن. هەرچەندە تا ئێستاش بە تەواوەتی شەقامەکان نەکردوتەوە دەیانەوێت تاوەکو ئێستاکە هیوایەکیان مایە کە کەسێک لەلایەنی پەیوەندیدار بێت بەدەمیانەوە. ئەڵخێم زارم پێشکەشکردن بۆ هیوای توانی بم خەمیەوان بگێنم تاڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا.